کاپتن ڕیاس ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین لەگەڵ جەنابەت سوپاس کە میوانداری ئێمەت قبوڵ کرد پێوە خۆشە بزانین ئەزمموی جەنابەت لەگەڵ ئەم وەرشە چەند ساڵە من لە ساڵی 1994 دەستم پێ کردووە یاری کیکبۆکسێن لە 94 دەستم پێ کردووە تا ئێستا بەردەوام هەر یەکە ساڵ کە هاتە ئەولێر ئێمە کۆنفۆ بووین دوایەوە کە بۆ کیکبۆکسێن کیکبۆکسمان هەر بژار تا ئێستا بەردەوامی کە ئێستا ساڵی 2024 لەش ساغ بێخۆ باشە کاپتن مەسەلەن بۆ نمونە یاریزانێک کە تازە دێ دەست پێ دەکات بۆ نمونە با بڵێن ئەمڕۆ من یەکەم ڕۆژی خۆمە کە لێرە ناوم نووسیوە جلوبەرچی وەرشی لەبەر دەکەم دێم بەژار دەم یەکەم شت چیە کە پێویستە بیکەم لەگەڵ جەنابەت یەکەم شت ئەوانەی کە تازەنەوە ئەوانەی کە کۆنن گرنگترین شت خۆگەرمکردنە چکە یاری ئەمە بەهێزە ئەگەر ببێ خۆگەرمکردن بە هیچ زۆرێک یاری ناکرێت لەبەر پێکان چکە هەر هەموو یاریک پێویستی بە خۆگەرمکردنە بە تایبەتی یاری ئێمە چکە یاریەکی قورسە یاریەکی توندە پێویستیەکی زۆری بە خۆگەرمکردن 150 دەستە 150 پێیە لەبەر ئەوە هەموو جەستە دەبی جوان گەرم بێت ئینجا دەست بە یاریە ماوەی ڕاهێنانکردن چەند کاتژمێرە لە ناو هۆڵەکەی ئێوە ناو هۆڵەکەی ئێمە کاتژمێر و نیوێکە بەڵام ئەوانەی کە پاڵەوانەتیان هەیە ئەو جیایە یعنی ئەوە پێویستی بە زیاترە پێویستی بە زیاترە بەڵێ Right, yeah.